لخزمتانا بو پێشکەشکردنی ئاڵلقەی نۆیەمی زنجیرە دەرسی تەفسیری سوورەتی کەهف إن شاء الله تعالى. سەرەتا ملاحەزەیەکیش بدەم ئەو برا بەڕێزانەی پەیوەندیان کردبوو کە ئەیانەویست ئەم سوورەتە بنووسنەوە، برایانێکی تر خەبەریان هەیە کە ئەوان ئەینووسنەوە وەریان گرتووە و کەوتونەتەوە نووسینی، لەبەرەوە پێویست ناکە کەسی تر بکەوێتەوە نووسینی ئینشاءڵڵا. ئەو برا بەڕێزانە لە ڕۆژهەڵات ئەینووسنەوە و پاشان خۆم بە پشتیوانی خوای گەورە گەرزیندومان مڕاجعەیەکەمەوە هەتاوەکو دوایی بیکەین بە کتێبێک ئینشاءڵڵا. لەم ئاڵلقەیە ئینشاءڵڵا لە ئاەتی 45 بۆ 50 تەفسیرەکەین بە شێوەیەکی زۆر مختصر وەکو وتم، چونکە بەڕاستی هەموو ئاەتێکی ئەوەیە بوەستین و باش تەفسیر بکرێ، بەڵام من بەم شێوەیە لێرەدا وەکو ڕەمەزان فقط بیرخستنەوەی بە تایبەتی گەنجە بەڕێزەکانە بۆ ئەوەی زیاتر تەشجیعیان کەم لەسەر فێربوونی زمانی عەرەبی، شارەزابوون لە ڕەوانبێژی قورئان و چێژوەرگرتن لە قورئانەکە بۆ ئەوەی زیاتریش وەکو عەقیدە و ئیمان و دین لە دڵ و دەرونیانە بچەسپێ و لە کرداریانە دەرکەوێ ئینشاء الله.